ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باز لە دیاردەیەکی تایبەت دەکەین دیاردەی بوونی سەگێکی بێشمار لە نێو گەڕەک و کوچە و کۆڵانەکانی پارێزگا گەورەکان و شار و شارۆچکەکانی دەوروبەری بەشێکی زۆر لە خێزان و هاوڵاتیان گلەیی ئەوە دەکەن کە ژمارەیەکی زۆر لەو سەگانە کە لە ڕۆژدا لە ئیسراحەتدان و دەخەون و لە شەو لە بەیانی زووشدا پەلاماری مرۆڤ و منداڵ و ئاژەڵ و پەلەوەرەکانیان دەدەن ئەوان دەڵێن پێویستە حکوومەت ڕێو شوێنێکی تایبەت بۆ بوونی ژمارەی زۆری ئەو سەگانە دابنێ دەڵێن ڕاستە سەگ مافی ئەوەی هەیە هاوشانی مرۆڤ و ئاژەڵەکانی دیکە بژیت بەڵام بوونی ژمارەی زۆری لەم سەگانە کە بۆتە مەترسێکی گەورە بۆ سەر منداڵەکانیان پێویستە حکوومەت ئاوڕێکی جددی لێ بداتەوە. پێم بڵێ حاڵتان چۆنە لەگەڵ ئەو سیانەی لەو منتقەی هەیە؟ سەرەتا دەست خۆشتان دەکەم ئەو سەیە زۆریان مشکلەیان هەیە ینی لە بۆ تەریوتاری خاستان ئێستا وەختی سەرمایە بەناو سەرمای کە دستان دادێ بەڕاستی لە بۆ تەریوتاری ئەم منێک بەخۆم تەریوتاری زۆر زەڕلی دەی لەو جیرانەی تەنیشتمان زۆرن سەگەکان سەگەکان زۆرن یعنی ژمارەیان بەخوای زۆرن لەوانەیە وەختێ دەکەتە پێشت ڕەوەسێک لەوانە هەتا 20 سەبی جاروێ ئەوەن دێ دەکەن بە 30 گەلێک زۆرە جاروێ 15 جاروێ 25 جاروێ پەلاماری خەڵک نادەن بەخوا لەو پەلاماری ئەتا ئێستا پەلەمار نەبووە بەس لە بۆ گوندی زەڕی زۆر بووە بۆ گوندی لە بۆ عیوانی دڕاندیانی مشکلی هەبووە ینی تۆ تەیروتار چیان کردووە لەو فترەی چیان کردووە بەخوای ئێستانا بەس ئەو ساری کە ڕۆی دستانێ لە ئەوشەی ماهر تەریوتارمان هەبوو هەمووی کەلو کۆمکردن هیچی نێشتن لەو ئەوشەی دیوارەکەش زۆر بندا نێزەکەی دەڕێزش بندا ئەوە مەوجودە لەبێ لەو جیرانەی خۆمان ئێرە ئەویش جیرانمانە نێزەکەی 20 قسوور مریشک بخکان باشە چ دەخۆن ئەو سەگانە چ دەخۆن مریشک و دووسکەشتی دەبڕستەریانە بڕن و بەجێ دێن کەلەشەکە کەلەشەکان بەس مریشکی دەبەن یان شتی تازە باسم کرد ئاماژەم بۆ کرد چی ئێستا برێن ئیمارەمان جارێک بڕدا بۆ عیوان دڕ باشە دایکە دەڵێ پەلاماری تۆشیان داوە جارێ بەرێ قەدیم لە بێژە پەلامارمیشاندا پێی تویان ئازار باز ئەگەر ینی ئەگەر سبەی ڕۆژێ خوا نەخواسە زۆر کەسێ بە ماتۆڕی هات یعنی هەبووە ئێستام لێکوانە برادرش دەناسم برێن عەرەسە ئەماتۆڕی هات ئەلێکوانە گوت سەخۆ لە سەمن ئاوا کرد بەرمۆرە سەماتۆر کابرا دامێ لە حکومەت سەگ ئەو شتەلەوە چه خەرچکاتەوە ئێستا چی پێ ڕاناگیری لە تەڕۆرێک ئەرێ مەڕوو هەموو شتەرێ لە دەخوا ئارێ لا بستنە ناو ئەو شتێ هەمشتی دەخۆن ئەو سەگانە بێزاری کردوون وڵای زۆری بێزار کردوین بەڕاستیانی بە تایبەتی لە بۆ منداران سبەینان و مندار کە دەستنە قوتابخانەشتیوە سەیەکان ئەوەندە زۆرن بە تایبەتی ئەو مندارنەی پۆلیۆک و دوونە ئەو هەر هیچ نەدەبی ئاگات لەبی لە ماڵی نەست نەدەری منداری کە سەیەکە زۆرن وەرێ وڵا زۆر ینی بێزار بوون ئارەوەڵە بێزار بوون لە دەستیان سەیەکەش بێحەد زۆر ئەگە حکومەت عیلاجە چکە باشە ئەگەنا بەڕاستی ینی زۆر بێتام بووە باشە پەلاماری چ دەدەن وڵای لە بۆ منداری زیانی هەیە هەتا ئێستا پەلاماری مندار شتیوان نەدایە بەڵام ترسمان هەیە بەڵام پەڕە و ڕشتیوا زۆر دەخۆن مریشک و قاز و عەلەشیش و بزنشتیوا چی حاچی بزنیش دەخۆن لە بگەنی ئەو بزنانەش دەخۆن چۆن وای بۆ خۆت بینی من نەمدیتێ بەس ئامۆزاکماری لە پشت گوندیە پارەکە سێتا بزیان لێ خوارد سێتا بزیان لێ خوارد ئێمارێ سامی بەڵام زۆر جار دەڵێن ئەو سەگانە فەقیرن بەستە زمانەوە بەڕەوە هەیەکان دەڵێن دەبی نەکوژرێن و دەبی دەستەوەی زەرری هەبی چالێکی دەبی بیان کوژی لە دەستە خۆ دیە یانی زەرەکە هەر هەیە ئێستا پڕداتە مندارانیش پڕێەوە ینی گەیشتەوە مەرحەلەی منداڵەکانمان ڕابگرین سەفیەک و دوو ناوێت بستە مەکتەبێ دەبی ما داکو بابیان دەگەریامچی لە بەسەیەکان هەتان ینی لێستا لەو گەڕەکەی ئێوە ناچارن دایکەکان منداڵەکانیان ببەنە مەکتەب لە بە ترسی سەی ئەرێ بخوای لە ناوێرن چۆلە وەشی ناو بازاڕی نییە برێ قەرەبارغ بێستا هەر نامینێ بووینە قوربانی سەجی حیوانی ژەگە بگەنێ ئەو حیوانانە ئەوانەش دەخۆنە ئەگە حیوانیش دەخۆنیش دەخۆن چەندیا خواردیە ئەوە دەگەڕێشتی دەخۆن بزنی دەخۆن
مەڕی دەخۆن لیان هەرکەوی قاز و مریشک و عالەشیش و ئەوەش هەنایە هەر نایێت هەنایە زایندای حاجی چ دەرێ دای حاجی تۆ پێم بڵێ ئەو سەگانە نەخۆشی بڵاو ناکەنەوە وڵای لۆ نەخۆشی نازانم بەس لۆ قازوو لۆ مریشک و لۆشتی هەنایەن هیچی یانی ترس لێ هەیە کۆمەرە قازێکمانە و بەناوکەت هەیە چیان لۆ نەهێشتم هەر هەمویان هەر هەمویان خوارد هەمویان نەگۆتە شارەوانی نەچوی برێ ناوەڵە ئەو سەگانەمان بۆ لە ناو ناوە نەچوون بەس هەمیان خوارد باشە هەر هیچیان مانەوەی ئەو سەگانە احتیادیە پێت ئاساییە بمینیان دەبێ عیلاجیان ئەخر عیلاجە نیان کوژی گوناحە لۆ کوشتنی بەسە کۆ عیلاجەکیان لێ بکەن لە جێکیان دانێن بەخێویان بکەن ها ولا قازێ من قازەکانم گەلە خۆش دەویستن ڕاست قازەکانی چەند قازیان خۆن بەخوای 6 فەرخەیان خوارد چاردا کەش بوو هەر چاریان خنکاند و بەجیان هێشت چارداچیان خوارد و هەموو فەرخەکان فەرخانشان هەم خوارد پێم بڵێ وەزاتان لەگەڵ سەگ چۆنە هەر زۆر بێسعەتین بەخوای مریشکمان نمانە قازمان نمانە هەتا عیوان و چیش دەخۆستە هەر بێ حیساب زۆرە ینی وەزعەکە خراپ بوو ئەرێ وەڵا هەکەچی برا ئێساکەت زایتە لە دەرا پیشەوە کوندی بەخوای لەوانەیە 300 سەیدەیە 300 ئەرێ وەڵا 400 سەگ لەو منتیقەیە لەو منتیقەیە وەڵا باشەوە چۆن دەبێەوە نزیک هەولێرە لە دەوروبەری هەولێر ئەوەتە هەولێر وڵات سمێکاک ئەو هەڵێ هیچ تیمەک ناتوە هیچی دەوە یەکەم تیمی شارەوانی تیمی ڤێتەرنەری ناوەڵی هەتا ئێستاکە کەس نێگوتی ماری شو لە چیە باش ئەی عیلات چ دەکەن ئێوارسەکەین هێوارەوە چی کابرێگوی دەبی عرسیانی دەرا پشتی مارەخوا بکەن تا خەومان دێتن خۆشی خەویشمان هات ئەوجاکە هاتنەکە نەشاتنەوە بە تەمای خۆی ینی بە بەردەوامی ئێوە پاسەوانی دەکەن لە بەرەو سەگانە ئەوڵەوەتە ئەو قازانە ئێمەە ئەو قازانەی تۆ قازان خلاص کردیا خلاصیان هیچ کرد نێشتە هەر بەهیلاک چنەوە باش ئەی ئەگەر وەسعەکە بەو شێوەیە بڕوە یعنی ئەوە قوبول دەکەن هەرسە زۆر سەر زۆر ترستان لەوە نییە پەلاماری منداڵەکانیشتان بدە بەرێوەڵە زۆر ئاسایش تیواڵە کاکە ڕۆژێک داتن ئەو سێ برسی دەبی و زیاد دەکاتن بە قورآن دەبی ئاگەر لە مندارانیش بیتن ترسەکی گەورە هەیە چ دەڵێیتە حکوومەت وڵی حکوومەت دەبی ڕێشی دانێتن یان ئەوە تەیە ئیبادەیان بکاتن یانەوە تێ دەبی عیلاجش بکاتن باشە وای لە تو نەکردو بیر لەوە بکەی سەیانە بکوژی بەقڕان بخۆم سێقلم کوشتە کوشتیتت بخۆم کوشتمەرەوە هەر لەبەر ئەوەی قازەکان قاز و مریشک و عیوان و لەو شتانە ناگرێتەوە ناگەڕێتەوە وڵاوەتە دوکانی مریشکان دوکانی مریشکان بەخوای شەو هەیە دەستە دوکانی مریشکشتوارەی ئەو سپیەکان هەیە مشتی ئەوانیش دەخۆت ینی لەبەر ئەوەی حکوومەت چارەسەری نەکرێت تۆ ناچار بوو بیان کوشی نەکە کاکە حکوومەت باز ناکاتن وڵای هەتا ئێستاکەەوە یەکەم کەس ئەم گۆبی شەوان منداڵ نایەتە دەریان گەورەش نایەتە دەرێ ناوێرم مدا زۆر بگەن ئەگەڵ سیانە زۆر پێکەوە بن بەرەلانە لای خوارێ ئەو زیێ پیساتی ئەوانی دەزەبرشتی لێ ڕوو دەکەن لەوێ زۆر دەگەڕێن ولا فولە خارە ولا پڕە شوێ دێتەمانە کازە و مریشکە و لە چێن دەرێت لە خوارێ هەیە لەسەڕێ خۆتە زۆر زۆرە ئەرێ مدارشەکە خۆ بن هەپڕێرە بەڕێستان وەکو بڕێوبەرێکی قوتابخانەی سەرەتایی ترستان لەوە هەیە کە سبەینان ینی ئەو قوتابیانەی بە تایبەت تەمەنیان بچووکە سەگەکان پەلاماریان بدەن یان کێشەتانی بۆ دروست کردوێ بەڵێ وڵی لەبەرەوەی بڵێن سروشتی قوتابخانەکەمان لە گوندە سبەینانیش ئەمە دەوامان زوو دەست پێ دەکات لەبەر ئەوەی قوتابیان ڕیز دەکەین لە ساحی قوتابخانە قوتابیەکانیشمان بە تایبەت ئەو قوتابیانەی کە لە مەزرعەکانن ڕێیان دوورە هەیە بە پێدێت لە ڕێگا مەترسی ئەو سەگانیان لەسرە بڵێ هیچ حالەتێک دروست بووە لە ڕابردوو ینی قوتابیە کادی برێ مامۆستا ئەمڕۆکەوەڵا خەریک بوو سەیەک پەلامارم دەیان ڕەوە سەیەک پەلامارم بدە حاڵەتی ئەوە دروستوە بەڵام خۆشببختانە سەلامەت بوون سەلامەت بوون بڵێ ئێستا من دەتوانم ئەو زانیاریە وەگرم کە ماگانە حالەتی پەلاماردانی سەگەکان بۆ مرۆڤەیە ینی گەورەکان پەلامار دەدرێن یان منداڵ دکتۆرە گەر بزانین ینی گەورە شەیە منداڵی شەیە لەلایەن سەگەکانەوە پەلامار دەدرێن باشە لە زۆربەی گەڕەکەکانی هەولێر فەرق دەکات زۆربەی زۆری ئەو گەڕەکانی کە لە
دەوروبەری هەولێر یعنی ئەوانەی نزیکن لە دەوروبەری هەولێر نزیکن لە دەوروبەری هەولێر زیاترە لەو شوێنانە ناو هەولێر هەیە بەڵام کەمترە کەوایە مەترسێکی جددی دروست کردیە دکتۆر گیان لەسەر ژیانی خەڵک ئەو سەگانە ئەگەر بەم شێوەی بمینێتەوە کەوایە هەم بۆ گواستنەوەی نەخۆشی هەمیش بۆ پەلاماردان ڕێژەکە زیاتر دەبی بەو شێوەیە بن لەبەر هەندێک هەز لژنەیەکی لژنەیەکە لەسەر مستەوای پارێزگای هەولێر بەڵێ جێگیری پارێزگای بەڕێز تێگیری پارێزگاخۆ ڕئیسی ئەو لژنەیە دایرەی سەحەی تێدایە دایرەی بەیتەڕی تێدایە ئەوانە هەموو لژنێت ئەو لژنەیە کۆ دەبنەوە ئەو شتانە باز دەکەن ئەو پێ دەڵێن لێژنەی نەخۆشی هاوبەشەکان سواس دەکەین دکتۆر گیان دەستەکان خۆش ئەمە دکتۆری تەندروستی بوو لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە بازدەوە دەکات پەلاماردانی ئەو سەگانە بۆ هاوڵاتیان بۆ منداڵان بۆ کەسانی گەورە بچووک بە بەردەوام لە نێو شاری هەولێر تەنانەت لە شار و شارۆچکەکان لە باژێڕەکانی دیکە حاڵەتێکی یەکجار زۆرە یعنی ئەوان دەڵێن ڕێژەی سەگەکان زیاد بوونە و ڕێژەی پەلاماردانی ئەو سەگانش بۆ مرۆڤیش زیادی کردووە دەڵێن ئاماری جددیمان لە بەردەستدایە ینی ڕێژەی پەلاماردانی سەگەکان بۆ مرۆڤ زیادی کردووە ڤێتەرنەری قایم قامیەت تەندروستی کار هەمویان لیژنەیەکیان پێکەیناوە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە هەمووان دەڵێن دەبێ حکوومەت بڕیار بدات چونکە بەپێی بڕیاری عراقی 1984 دەبێ ئەو سەگانە بکوژرێن بەڵام وەزارەتی ئەوقاف دەڵێ نابێ بکوژرێن گوناحە تەنیا ئەو سەگانەی کە هارن و زیانیان بۆ مرۆڤێ دەکرێت ئەوانە بە شێوەیەکی بەرنامە داڕێژرا و مامەڵەیان لەگەڵدا بکرێت ئەو سەگانەی هارن دەکرێت بکوژرێن بەشێک لە ڕێکخراوەکان دەڵێن نابێ ئەو سەگانە بکوژێن بەڵام ئەوانەی کە دانیشتووی گەڕەکانی هەرێمی کوردستان شار و باژێڕەکان ئەوان دەڵێن کاکە ئەو سەگانە ژیانیان لە ئێمە تێکداوە پەلاماری پەلەوەر و ئاژەڵ و تەنانەت مرۆڤەکانیش دەدات دەبێ حکوومەت چارەسەری بکات چ بە پێی قانونی عراقی کوشتنە یان بە پێی یاساکانی مافی ئاژەڵان کە دەبێ چارەسەرێک بۆ ئەو دۆخە بدۆزرێتەوە. پێم بڵێن لێرە دەڵێن سەیەکی زۆر هەیە و ئێمە لێرە چش نبینین بالفعل ینی سێشی زۆری شەیە لەبەرەوەی ئێستا زۆری لە مەزرعەکانیان لە ئەوەکان پەلەوە روشتویان هەیە ینی زۆریان خەسارەتیاندای ڕاستی مەعدێ ئەوەی کە نەخۆشی و بۆنی و پیسیش نانی زیانی زۆرە بڵێ بینیوە بەخۆم بینیمە لە مەزرعیمە کە عرەسم لەوێندەر ینی بەیانی کە هەستانەوە تەمەشامان کردوە چار مامزیان خنکاندووە چار مامس ئارێوەڵا چار مامز مەعدێ ئەوە کە ڕۆژانەش ئەوە مریشکە ئەوە کەرەبابەوە قازە ئەو شتانە ینی زیانی زۆر پێگەیشتیە ینی بەس مایە پەلاماری مرۆڤ بدەن بالفعل ترسێوەش نییە ئێستا ڕۆژانە ئێستا ئەلێرە یاواران کە دێ ئێرە تەمەشای دەکەی ینی ئەو هەمووی سەیە لێرە هەمووی سەیە مەعدەی خەتی برێن کە کەرەچینی و شاوێس و ئەوانە ناو مەزرعەکان زۆر سەیگەلە زۆرە زۆرە باشە حکوومەت تا ئێستا نەتبینیوە تیمێک بێ نەخێر ینی بیان کوتێ یان مامەڵەیەکی نەخێر شتیوامانە دیت نییە نەخێر باشەمانەوەی ئەو سەگانە خەتەر نییە بەڵێ خەتەرە چۆن خاستن لە بۆ منداڵی باشە پشتگوێ خستنی ئەو کەیسە ئەو مانەوەی ئەو سەگانە ڕۆژ لە دوای ڕۆژ بازدەوە دەکرێت ڕێژیان زیاتر دەبی بەڵێ زیاتر دەبێت تەبانەوە زاوزەی دەکەن سارانە ساڵانە زاوزەی دەکەن تیمی ڤێتەرنەری هیچ بەدووادا تیمێک نییە تا ئێستا ترستان لە منداڵەکانتان هەیە تەبان چۆن ترستان هەیە چ دەڵێتە حکوومەت ناڵێ حکوومەت کاکە ئەو کەیسە جددی بگراوە شتێکی ئاسان نییە تەبان دەبێت حکوومەت پێداچنەوە چ بکە لەو شتانە جددی ینی بە جددی بڵێ منداڵەکان دەچنە مەکتەب مەترسی دەستە مەکتەبی دەستە ڕەوزەی دێتە دوکانێ یعنی مەترسی دەکەوتە سەرژیانی مندارم بەڕاستی ڕۆژانە دەکرێت نەحکومەت پێداچونەوە بۆ شتێدا بکاتن باشە سەگەکان لە چێن دەرێنە برا گەورە لە لای خوارەوە زیاتر لێنە ڕۆژانە لەوانێ 50 لۆی زیاتر سەرەوەی زیاترە سەرەوەی زیاتریشە ژمارەی یەکجار زۆرە زیاتر لە 300 سەگ بەس دە و دووروبەرە هەیە بەڵێ هەیە زیاتریش هەیە ئەوەی هەرسان نەکردوە بێزار نەبوون ئەی هەوارەوە چیەوە وڵی یەک بەخۆم زۆر جارم بەتەنیا ناتانم بەزادەدا بڕۆم تۆ بەتەنیا من بەتەنیا ناتانم پەلەمار دەدەن ینی زۆر جا لە سەمان تۆڕی مەکە هجومیان کردیمێ ینی چنەمایە وەرگەڕێم
گەیشتەوە مەرحەمە. زۆر ئەو شتە زۆر ڕوویدا. ئێستا ئێمە لە یەکێک لە گەڕەکانی سربەشاری هەولێرین لە پشتەوەی من بەدەیان سەگ لێرەنە و خەڵکێک ناوێرێت تەنانەت ئەوانەی لێرە هاتوچۆ دەکەن ئەو سەگانە پەلاماریان دەدەن. ئەوەی کە جێی تێڕامان بێت لە تەنیشتە منەوە ئەمە قوتابخانەیەکی سەرەتایی منداڵانە چەند منداڵێک دەڵێن ئێمە ناتوانین هاتوچۆ بکەین دەترسین ئەو سەگانە پەلامارمان دەدەن. لێرە مەکتەبە ماڵە سەگێکی زۆریش دەبینی چ ڕوو دەدات لێرە وڵی بەخۆی ئەگەر ڕاستی بێ سیانە نایبیمینێ ئێستا لەو مەکتەبەی تەڵەبێک کچکەی لێ زایە سەکان پەراماری دەدا بۆی دەچێکو سەیە سەیەکانی ینی بە چاوی خۆت بینیوە بینیمە دەرگای مەکتەب دەبێتەوە نەکسات دێن ئەوەشی ڕەویان لە دووە بۆشی عیوان پێدادێن زۆرن شەوان تەقمەن دێرە بی لەبەر چۆن نییە معمەلەکەی لێرەیە شێوار بەوێ دادەسی دێتە سەرڕێ باشە ئەگەر بە ڕۆژ وابی تر ئێستاەوە دەبینین خەڵکێک دەڕوا پێیان دەحەپی باشە ئەگەر بە ڕۆژ وابی ئەی بە شۆ چی بەسەر وەڵا بە شەو کارەساتە لێرە جادە ئێستا بۆخۆی ئێستا زادێ معمەلی ئەوە معمەلە بلۆکەکەوتە لێرە ئەوەش مەکتەبە بە شێوەی بە سیارە بێرە دابڕاست دێتە پێشت ینی ڕێ دەگرن گەورە لێرە تۆپی سیارە لیدایە ینی ڕێ لە گەورە دەگرێت ئەی بۆ منداڵ بۆ منداڵەوە بی هەر کەسی لەگەردانی پەراماری دەدا ینی بە شەو خەتەرە کارێوەڵە بە شەو خەتەرە چ دەڵێتە حکوومەت دەڵێ کە چارە سەرێکمان بۆ بکە باشە دەناو سەیانە پەراماریەشی بدا ئێستاش زاوزێ دەکەن زیاتر دەبن ئێستا وێرەیان کۆنتڕۆل کردی کۆنتڕۆل کردی ئێستا ئێرە بە شێوێ بێرەدا بڕێ ناتوانانی ئەرێوەڵە شتەیان یاتی کەس ناتوانانی کەس ناتانی دکتۆر پێمان بڵێ ینی لەو سەگانە چ نەخۆشیێک بڵاو دەبێتەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ سەگ کۆمەڵک نەخۆشی بڵاو دەکاتەوە بەڵام لە هەمان گرنگتر نەخۆشی هاری سەگ و تورەکە ئاویەکانە کە هەردووچیان تووشی مرۆڤ دەبن و چارەسەرکردنیان زۆر ئەستەمە باشە دکتۆر ئێوە ڤێتەرنەرین بەرپرسی ئەو بەشەن بەرپرسیارەتی لە سەلامەتی پاراستنی تەندروستی مرۆڤ لەسەر شانی ئێوەیە ئێوە چیتان کردو بۆ ئەم مەسەلەیە ئەو نەخۆشیانەی سەگ بڵاوی دەکاتەوە بە نەخۆشیە هاوبەشەکان دانرێت زوونۆتیک دزیزز ئێمە هەموومان پەیوەنددارین پێی با بڵێم ڤێتێرنەری و تەندروستی و پارێزگا خۆی بەتەنیا ئێوە نین بەتەنیا ئێمە نین بەڵێ ئێمە بەپێی قانونێکی عێراقی ژمارە 48 ساڵی 1970 لیژنەی هاوبەش پێک دێ بە سەرۆکایەتی پارێزگار شخصی خۆی با بڵێم یان ئەوەی جێگیری دەبیتن لایەنی تەندروستی لایەنی ڤێتێرنەری لایەنی شارەوانی و لایەنی تر باشە دکتۆر دەزانم ئەم قانونە هەیە دەزانین کە دەبێت لیژنە پێک بێ ساڵانە تیم دەردەچوون بۆ بنبڕکردنی ئەو دیاردەیە ئەو حاڵەتە باشە بەس سەگ وا خەریکە دێتە ناو ماڵان سەگ وا بەڕاستی ینی دایکێ دەڵێ منداڵەکەم دەوێت بەدەستی خۆم بیگرم بی بەما قوتابخانە ئەمە ڕاستە ئێمە با بڵێم لایەنی جێبەجێ کار نین پارێزگا بەخۆی لایەنی جێبەجێ کارە دەتوانێت تیمەکان دەربکە و لە دەسەڵاتی خۆیەتی هیچ ڕێگریەک نییە لەمە بەڵام کوشتنی سەگ بەم دواییانە ناڕەزایەتی لەلایەن هاوڵاتیان و ڕێکخراوە ئاژەڵ پارێزەکان پەیدا کرد ئیتر کارەکە بەم شێوەیە ئێوە هەر باسی کوشتن دەکەن خەڵکێکیش کە سەگ ینی هەراسانیان ناکە لە ماڵی خۆی دانیشتۆ لە شوێنێکی ڕەحەت دەڵێ کاکە ئێمە دژی کوشتنی سەگی باشە ئەمە کوشتنی سەگمان بەلاوەنە ئەی بۆ مەسلەی زاوزێ بۆ زێدەبوونیان خەسانیان بۆ زێدەبوونیان بیرۆکە هەیە بۆ زێدە دانانی سنوورێک بۆ زۆربوونی ژمارەکانیان ئەوە یەک لە ڕێکخراوەکان ئێستا ئاژەڵ دۆستانی کوردستان ئاژەڵ دۆستی کوردستان ئێستا شێلتەرەکی کردیتەوە جێگایەکە کە سەجی لەوێ کۆ دەکەنەوە سەگەکان ئەوەی نێرە دەخەسێندرێ یا ڕەحمیان دەردەینن بەڵام
توانای ئەنجامدانی ئەو کارە زۆر سنووردارە. ینی لە کوردستان ئێستا بە هەزاران سەکەیە شێڵتەرێک دێ سەگێکم بۆ دادەمە چارەسەرە بەو شێوەیە نییە ئەو چارەسەرە چەندان ساڵ دەخەی لە ڕووی تەندروستی دەرزی لێدانێک بزانن ئەمە تێکەڵی مرۆڤ دەبێت هەمووی یەک شتە بڵێ ئەوەی پەیڕۆ کرایە لە پارێزگاکانی عێراق با بڵێم کوشتنە لە زۆر دەوڵەتیش کرایە لەو حاڵەتێک کە ئەگەر ژمارەکەی زۆر زۆرە وەکو ئەوەی لێرە دەبیندرێت لە کوردستانی خۆمان دواتر دەتانرێ ئەوانەی لە شێڵتەر دەکرێت جێبەجێ بکرێت پێمان باشترە. کاکنە بەس سەگێکی بێشومار لە سنووری هەولێر هەیە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەکانی ئەوان زێدەتر دەبێت وەکو قامێتی هەولێر بەنیازی چین چۆن چارەسەری ئەو کێشەیە دەکەن تاوانەوە ئەمە ڕۆژانە سکاڵامان لەلایەن هاوڵاتیانەوە بۆ دێتن چارەسەرکردنی کێشەی زۆری ئەو سەگە بەڕەلایەنە لە شەقامەکان و کۆڵانەکان و گەڕەکانی ناو هەولێر دەگەڕێتەوە بۆ هۆی ئەوەی ئەمە لەگەڵ کوشتنی ئەو سەگانە نینە پێشتر احتیمال ئەو سەگانە زۆربیان دەکوژران و بۆ ژمارەیان وا زۆر نەبوو هەرچەندە بە پێی یاسا ئێمە لەسەرمانە کە سەجی بەڕەلا کە مەترسی لەسەر ژیانی یاخود تەندروستی هاوڵاتی بە تایبەت منداڵان هەیە ئێمە دەتوانین بیکوژین یاسای عێراقی وا دەڵێت بەڵام لە ناحیەیەکی تر ئێمە لەگەڵ کوشتنینە ئێمە وا لە هەوڵ داینەکەەوە ڕێگە چارەیەکی شارستانی تر ڕێگە چارەیەکی باشتر کە ئەو سەگانەژ نەکوژرێن بدۆزینەوە ئێستا ئەمە وەکو هەنگاوی یەکەم شلتەرێک دانراوە لە سەر ڕێگای گوێر 5,000 مەتر دەبیتن چەند خۆ بەشێک لەوێ کار دەکەن ئەو شوێنە سیم کراوە ئامادە کراوە کۆمەڵە سەجێکیش لەوێ کۆکرایتەوە بەڵام هیوادارین کەوا لەلایەنە پەیوەنددارەکان بە تایبەت وەزارەتی شارەوانی هەروەها پارێزگای هەولێر یاخود سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش کە بابەتێکی گرینگە پەیوەندی بە هاوڵاتی بە خودی هاوڵاتی هەیە کە احتیمامێک بدرێتن ئەو شلتەرە فراوانتر بکرێتن بتواندرێت کاکنە بە زۆر جار باسەوە دەکرێت هەنگاوەکانی حکوومەت وەکو مسەکینە تەنیا ئازارەکە دەشکێنی کێشەکان چارەسەر ناکە ینی بەشێکی زۆر لە دانیشتوانی هەولێر تەنانەت شارەکانی دیکە هەرێمی کوردستان من دڵنیام کە حالەتەکە سەر تا سەریە ینی دەڵێن کاکە پەلەوەرمان نەما ئاژەڵمان نەما تەنانەت خەریکە ینی پەلاماری مرۆڤیش دەدەن ینی لە ماوەیەکی نزیکی داهاتوو ئێوە چارەسەرتان پێ یانیش هەر چاوەڕێ دەکەن بڕیار دەبێت نەک خەریکە پەلاماری مرۆڤ دەدەن ئەگەر بچە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر داوای داتاکان بکەیتەوە لە ماوەی ڕابردوو چەند کەس پەلامار دراوە یاخود چەند منداڵ دەبینی کە خەڵکێک پەلامار دراوە لەلایەنەوە سەگە بەڕەلایەنە و بریندار کراوە ئەوە ڕاستە بەڵام ئێمە دەبێت ڕەچاوی ئەوەش بکەینەوە ئاژەڵە ینی ناکرێ ئاژەڵ بکوژرێتن بە بەڵام گەیشتەوە مەرحەلەیە ینی گیانی ئاژەڵێک لە کوردستان لە ئێمە هەنگاومان هاویشتە هەنگاومان هێشتوە تیمێکمان پێکی ناوە پۆلیسی قامێت بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی و خزمەتگوزاری شارەوانی هەر هەموو ئەگەر بزانین لە شوێنێک ئەو سەگانە مەترسیان هەیە مە دەچین سەگەکان کۆ دەکەینەوە دایان بینە شوێنێکی دوورتر بەڵام کێشەکە ئەوەیە سەگ کە زاوزێ دەکاتن بە ژمارەیەکی زۆر زاوزێ دەکات ئەگەر بنبڕ نەکرێتن ئێستا بەرنامەی ئێمە لەگەڵ ئەو چەند خۆبەخشە یاخود لەگەڵ ئەو چەند ڕێکخراوە ئەوەیەکەوە ئەو سەگانە وایان لێ بکرێ بخەسێندرێن بە شێوەیەکی زانستی کەوا زاوزێ نەکاشە بەڕاست حکوومەت بەرنامەی هەیە یعنی ئێمە هەتا ئێستا شتێک نبینین سەگێکی زۆر ئێمە وێنەمان گرتووە و خەڵک باز لە هەزاران سەگ دەکات یعنی ئەمە شتێکی تەندروستە بەرنامە هەیە بەڵام هەموو بەرنمەیەک چۆن جێبەجێ دەکرێت بە پاڵپشتێکی مادی جێبەجێ دەکرێت بە دامی مادی دەبی بەرنمەیە شتێر و تەسەل بودجێکی بۆ تەرخان بکرێتن لەلایەن لژنەیەکی هاوبەش پێک بێندرێت لەلایەن ڤێتەرنەری شارەوانی قایمقامیەت تەندروستی ئەوانە هەموو وەکو یەک تیم کار بکەن هەتا ئێستاەوە نەکرا ئەوە کراوە بەڵام ئەو دامە مادیە وەکو پێویست نییە ئەو دا و دەرمانەی کە پێویستە بۆ ئەوەی کە ئەو سەگانەوەیان لێ بکرێ زاوزێنەکەن وەکو پێویست دابین نەکراوە خەڵکانەکەی خۆبەخشن کار دەکەن بەڵام پێویستە لەلایەن حکوومەتی وەش تیمی تایبەت بۆ مەبەستە پێک بێنرێت ئێمە ئێستا هاوکاری ئەو ڕێکخراوانەش دەکەین کەەوە بەو کارە هەڵدەستنێ مەسەگەکان کۆ دەکەین و ڕۆژانە شەوانە تیمەکان ئێمە لە کۆڵانەکان دەسوڕێنەوە.
زێدەبوونی ڕێژەی سەگ لە نێو سنتەری شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێر گەیشتۆتە ڕادەیەک کە لەم شەقامە سەرەشیەدا وەکو پۆلیسی ئەم ناوچەیە باسی لەوە دەکەن لە 12 شەو بەولاوە ڕەوەسەگێک لەم ناوچەیە دێن و دەچن. قایمقام دەڵێت ڕێوشوێنمان گرتۆتە بەر، بەڵام هاوڵاتیان دەڵێن ئەو ڕێوشوێنانەی کە لە ڕابردوودا حکوومەت گرتوویەتە بەر بۆ چارەسەرکردن و نەهێشتنی سەگ لە نێو شاری هەولێردا چارەسەرێکی بنەڕەتی نەبووە، چارەسەرێک بووە تەنیا وەکو دەڵێن بەنجێک بووە. پێویستە حکوومەت بەجددی بێتە سەرهێڵ و ئەم کێشەیە چارەسەر بکات، چونکە لە کۆتادا زیانی بۆ ئاژەڵ، بۆ پەلەوەر، تەنانەت بۆ منداڵ و مرۆڤەکانیشی لێکەوتۆتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.